ئایا ئامادەی ئەوە تیا هەیە بۆ 3 مانگ شەماڵی عەبەڕەش بچێ دەوری لەگەڵ هۆملێسەکانە بژی بۆ ئەوەی لەبەرگی شەماڵی عەبەڕەش بێتە دەرەوە دەوری هۆملێسەکە بە تەواوەتی بەرجەستە بکات؟ زۆر جوانە، پرسیارەکە زۆرم بەدڵە. ئەزانین چی ئەمەل خان، مەسەلەی ڕۆڵبینین مانای تەنها ئەوەندیە تۆ بچی ئەو کەسە ببینی و لەگەڵ یا بژیت بە واقعی تاوەکو بتوانی ڕۆحی بەجێ ئەوەش بەشێکە لەگەڵیا، ئەوەش بەشێکە، بەڵام بەشی هەرە گرنگی ئەوەیە تۆ چۆن خۆت خوێندنەوەت هەیە بۆ ئەو شخصیەتە بەبێ ئەوەی کەوا تۆ ژیانت کردبێ لەگەڵ ئەو جۆرە لە ڕۆڵەکە. من بۆ خۆم ئامادەیم هەیە چم ماوەیەک لەگەڵ هۆملێسێکە وابەستە بم بۆی کەوا بتوانم زیاتر لەوەی کەوا خۆم خوێندنەوەم هەیە بووی خۆم بۆ چوونم هەیە لەسەری خۆم بە پێی ئەزمون و تەجروبەی دوور و درێژی زیاد لە 50 ساڵی ئیشکردنم لە بوارەکە کەیتر وات لێ دێ لە بوارەکە شارەزابی ئەوەندە شارەزابی پرۆفشناڵبی کە ئەو شتانە کەمتر پێویستە پێ بێ بۆ نمونە بچی 3 مانگ لەگەڵ هۆملێسەکانی بووی دوای دووری ناکرێت. هەموو کەسێک هەموو لە دنیای هونەریە بە تایبەت بۆ نواندن ناکرێت تۆ هەموو ڕۆڵێکە وەرەگیرێت تۆ ماوەی ئەوە مانگ لەگەڵ یابژی کەواتی تر مەرج نییە کە ئەڵێم 3 مانگ ئێ باشە ئاخردا هەمومان نەزانین شەماڵی عەبەڕەش هەمیشە لەسەر تەختەی شانەوە بووە لە بەردەم کامێرا بووە باشە ئەم دەورە غەریبە بێتە بەردەمت بێگومان هەرە بێ چەند مانگێکی بۆ تەرخان بکەی هەتاکو ئەو دەورە نازانم ببوورە ڕاستەکەی یعنی بە تایبەت بۆ شانۆ چەند مانگێ ضروریە تۆ پرۆڤە بکەی لە زمنیە معایەشەی ئەو هۆملێسەش بکەی معنایەوە نیە تۆ هەموو ئەو مانگانەی کەوا پرۆڤاکەی معایەشەی یاخود ژیان بکەی لەگەڵ هۆملێسێکا بۆی تیبی ڕەنگە بۆ من سوزام 2 ڕۆژ لەگەڵ هۆملێسەکە لەسەر جادە دانیشت و شەوەکەی بە شەتی هاوین بێ زستان بێ تەحەمولی ناکرێت باش بۆ نهێنیەکە پێوتی لەبێ هاوین سەرما بۆڵدەڵام من مشکلم وەیە هاوین بێ مەسەلا 2 شەو 3 شەو لەگەڵی بنوم یعنی منیش خۆم بێن و لەسەر جادە بنوم بۆی معایەشەی حاڵەتێک بکەم کە بەسەرم نهاتووە بەڵام ئەمە معنای ئەوە نییە من هەموو ئەو فترەی پرۆڤەیە بەم کارە هەستم ڕەنگە بۆ من 2-3 ڕۆژ کافی بێ بەڵام لەگەڵتان گرنگە ئەگەر بوار ببێ بۆ هەموو ئەکتەرێ ئەگەر بوار ببێ تۆ هەچ ڕۆڵێ وەرئەگری بتانی بژیت بۆ ماوەیەک ئەگەر کورتیش بێ لەگەڵ کەسێکا کە خۆی ئیشەکەی ئەوەیە یعنی بۆ نمونە من وەکو پیشە باس دەکەم وەکو مهنە یعنی پیشە باس دەکەم من ئەگەر ڕۆڵی ئاسنگەرێکم بدرێتێ ئەم لە شولارەی من هی ئاسن نییە و چەکوژ وەشانن لەبەر ئەوە پێویستم بەوەیە چەند ڕۆژێ بچم لە ئاسنگەرێک معایەشە بکەم ئەگەر هەرچۆنە بێ فێری 4 کەڕەت چەکوش وەشانن چۆن ئەیەم بە ئاسنەکە و چۆن ئاسنەکە بەو سوورۆکراوە خەما ئاوەکەەوە چ زەی بێ ئەمانە ضروریە بەڵام معنایەوە نیە تۆ ماوەیەکی زۆر دوور و درێژ بێ بۆ یەکێکە ئەزمونێکی هەبێ چەنە ڕەنگە مە 2-3 جار تکارم کردو خەڵک بڵێن ئەمە چێ بەخۆیاڵێ بۆ یەکێکە ئەزمونی هەبێ ڕەنگە ماوەیەکی کورت کافی بێن هەرچەمەند درێژ بێ فێری ئەوە نەبوو لە ماڵەکە شاتەمانە بزمارێکیش داکتی گەروانە 2 جار چەکشکەوشان منی ژەواڵێم هەمومان کاکشەماڵمان لەبەر دەمی تەلەڤیزیۆن ئەل بڵێن لەبەر دەمی کامێرە و لەسەر شانۆ بینیوە بێتە هۆملێس ئیتر ئەوەڵێ 2 ڕۆژ ئەگەر هاوێنیش بێ مەرجیەیە ئەچمە بازار لێم باتوزە بزمار بکڕین شتێکمان پێزانی نامانەوێ جوانە هەرتەمەند درێژ بن یا هەرتەمەند درێژ بن گشتە و مرواريانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بێت